نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی قۆناغێکی تری پێشکەوتنی چارەسەری بەخۆوە بینی و بەو هەنگاوەش بەشێکی تایبەت بە چارەسەری منداڵانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەکەدا کرایەوە. لەوبارەیەوە مەراسیمێکی تایبەت ساز درا و لە زاری بەڕێوبەر و پزیشکانی تەندروستی سلێمانیەوە باز لە گرنگی شێوازی چارەسەرکردنی نەخۆش لە نەخۆشخانەی هیوا کرا کە لە ئێستادا بۆتە تاکە هیوای توشبووانی شێرپەنجە. ئەم بەشایەتی هەموو کەسەکان لە وەزارەتی سەحی بەغدادیش نەخۆشخانە هیوا زیاتر لە 3 ساڵە بە یەکەم نەخۆشخانەدا دەدرێت لە بواری زانستیدا لە ڕووی ڕێژەی نەخۆشیەوە دووەم نەخۆشخانەی. بەوەی ئەم پرۆژەیەوە زیاتر لە 40 بێت بۆ مناڵەکانمان دابین کراوە بە ستاندەرێکی نێودەوڵەتی. من لێرەوەی کە زۆر پێی خۆشحاڵم دەتوانم بڵێم لە هەندێک بەشەکانی نەخۆشخانەی هیوا ستاندەرەکەمان ئێستا لە وڵاتی ئوردون یاخود لوبنان یاخود ئێران زیاترە. ئەو پێگەی ئەم نەخۆشخانە هەیەی بەڕای من لەبەر 2 هۆکارە. یەکەمیان ئەوەیە کە بە حکمی لایەنی ئینسانی هەموو کەسێک هاوسۆزە بۆ دووچاربووانی شێرپەنجە و مەترسیداری نەخۆشیەکە و چارەسەرە تاقەت پڕوشێنەکانی کیمیاوی بە تایبەت کە هەموو ئینسانێک لە قۆناغێکی تەمەنیدا ئەگەری دووچاربوونی هەیە و کەس ناتوانێت بە تەواوی خۆی لێ بپارێزێت. هۆکارێکی تری پێگەی ئەم نەخۆشخانەیە سیستەمی کارکردن و ناوبانگە زانستیەکەیەتی لە ڕووی زانستی و توانای مرۆیی و سیستەمی کار نمونەیەکی جیاوازە لەو سیستەمە تەندروستی کە تا ئێستا لە عێراق و هەرێمی کوردستانی خۆشماندا کاری لەسەر دەکرێت. هیوادارم زۆر بن ئەوانەی کە هەست بە ئێشوازاری نەخۆشەکان و ماندووبوون و شەونەخوونی پزیشک و کارمەند و بەرپرسانی ئێرە بکەن. لە وتەیەکیشدا شاناز ئیبراهیم ئەحمەد بە گرنگیەوە ڕۆڵ و دڵسۆزی کارمەندانی نەخۆشخانەی هیوای بەرز نرخاند. هەرچێک بڵێم لەوانەیە کە نەتوانم حەقی خۆی بەمێ و وەک خۆی باس لە گەورەی تاک بە تاکی بەڕێوەبەران و خۆبەخش و دڵسۆزانی بکەم. تەنیا ئەوەڵێم کە هۆی سەرکەوتنی ئەم نەخۆشخانەیە و هەموو پرۆژە خۆبەخشیەکان ئەوەیە کە هۆی سەرکەوتنی گەورەی دڵی گەورەی کۆمەڵێک سەربازی گومناوە لەشکرێک کەچەکەکەیان تەنیا خۆشەویستیە و ئێستا بوونەتە هۆی بەخشینی هیوا و ئومێد بە هەزاران کەسی بێهیوای سەر تا سەری دانیشتوانی عێراق. ناکرێت لێرەیە ڕۆڵی مناڵپارێز نادیدە بگرین. مناڵپارێز لە سەرەتای دروستبوونی ئەم نەخۆشخانەیەوە هەوڵێکی زۆری یاوە وەک سەربازێکی گومناو کاری کردووە. سەرۆکی ئەنجومەنی سندوقی کۆمەک بۆ هاوکاری نەخۆشانی شێرپەنجەش لە وتەیەکدا ڕایگەیاند. لە سندوقی کۆمەک بۆ توشبووانی شێرپەنجە لە ساڵی 2012 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە یاسایی کراوە. لە ئێستادا لە سایە ئەم سندوقە ئەم هاوکێشەیە گۆڕاوە بەشێک لە بودجەی گشتی و داهاتەکانی و هاوکاریەکان دەچێتە ئەم سندوقەوە کە نەک تەنها دەرمانی باش و خەرجی پشکنین و چارەسەری ئەم نەخۆشانە دابین دەکات کە پێویستیان بە ئامێر و پسپۆڕی گورت هەیە لە دەرەوەی وڵات. بەڵکووەرە ئەم سندوقە دەورێکی گرنگی هەبوو بۆ پشتنی نەخۆشخانەکانی شێرپەنجە و کەشەپێدانی خزمەتگوزاری چارەسەر لە ڕێگای دابینکردن و چەندین کەرستە و ئامێری پێشکەوتوو و چەندین پرۆژەی گرنگ. هەر لە مەراسیمەکەدا وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ڕۆڵی سەرۆک مامجەلالی لە دامەزراندن و بەرەو پێشبردنی نەخۆشخانەی هیوا بەرز نرخاند. نەخۆشخانەی هیوا بە شاهیدی چەندین شاندی ناوچەیی و جیهانی جێگای ئومێد و متمانەی زانستیە. پۆیە بەردەوام وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی کردووە و پاڵپشتی نەخۆشبووانی توشبووی شێرپەنجەی کردووە. جێگای خۆیەتی بەبایەخەوە تەماشای ڕۆڵی جەنابی مامجەلال بکرێت بە تایبەتی گرنگی ئەو پەیامە ئینسانیی کە لە ڕێگای ئەم نەخۆشخانەیە و دووچاربووانی شێرپەنجەوە بە ئێمەی داوە تا بتوانین چ لە ڕووی دەرونی و چ لە ڕووی جەستەییەوە بایەخ بە تەندروستیان بدەین و لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەمووان بەشداری بکەین وەک ئەرکێکی پیرۆز. پاش مەراسیمەکەش ئامادەبووان ئەو بەشە تایبەتەی نهۆمی دووەمی نەخۆشخانەکەیان بەسەر کردەوە کە لەمە دووە چارەسەری منداڵانی توشبوو بە شێرپەنجەی تێدا دەکرێت کە ئەوەش بە شێوەیەکی ستانداردی گیانی ڕێکخراوە. جێئاماژەیە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی لە ساڵی 2007ەوە دامەزراوە بەوتەی لێپرساوانی تەندروستی شارەکە. ئەو نەخۆشخانەیە لەسەر ئاستی عێراقیەکەم نەخۆشخانەیە لە ڕووی چارەسەری زانستی توشبووانی شێرپەنجە. بەپێی ئاماری نەخۆشخانەکەش لە سەرەتای ساڵی 2015ەوە تا ئێستا زیاتر لە 1600 نەخۆش لەو نەخۆشخانەیە ناویان تۆمار کردووە کە خەڵکی شارەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاستی باشووری عێراقیشی تێدایە.
دلێر کەمال کورساد نیوس سلێمانی.